بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ڕۆژوانانی عزیز تاعات و عیبادەتان قبول بێ سپاس بۆ خوام ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم جلال محەممەد بە هاوکاری هاوکارانی ترم لە پەیامەوە بەرگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. زۆر سپاس کاکشان. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر شوێنەکەن بۆ هیوای کا ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و بەختەوەری نسیبتان بێت. هەندێک بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون ئەمڕۆژ کە بابەتێکیان تایبەتە بە ئاینی و لەسەر ڕۆژوو قسە دەکەین. بابەتێکی دیکەشیان تایبەتە بە ئەو دۆخی کێساریمی کوردستانی تێکەوتووە بە تایبەتی ناڕزایی خەڵک توێژە جیاوازەکان، بەڵام ئەمڕۆ توێژی قوتابیانمان هەڵبژاردووە لەوەی کە کەس نازانێت سیستەمی یا پرۆسەی خوێندن بەرەو کوێ دەڕوا، چارنووسی پرۆسەی خوێندن چی لێ دێت، وەلایەکەوە باس لە سیستەمی خوێندن بە ئۆنلاین دەکرێت کە ئەمەش بۆ خۆی نیگرانی زۆری لە قوتابیان و مامۆستایان لێکەوتوێتەوە کە تەوەرێکی تایبەتی بەرنامەکەمان دەبێت، بەڵام پێشەوە تەوەرێکی تایبەترمان بۆ ئامادە کردوون لەوەی کە بزانین هەر بەڕاست بۆچی دەبێت بە ڕۆژوو بین، ڕۆژوو بۆچی بگرین، ئامانجەکانی ڕۆژووگرتن لە چیدا، ئایا تەنها برسیەتیە یاخۆت ئامانجی دیکەی هەیە کە دوو بابەتی سەرەکین ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون و بابەتێکی دیکەی میشەیشمانەیە کەویش دروستکردنی شیرینی و خواردنە کە هەر کاتێک ناوی یا باسی دروستکردنی شیرینی و خواردن دەکەین شوانە برسی دەبێت. تاوان ئەوەی تر بە ملی چێشلێنەریشە لەوەی کە بەم بە زمانی ڕۆژۆ برسیتی دەبێت بچێژێ. ئەو بابەتانەمان بۆ ئامادەکردن لەگەڵ هەندێک زانیاری تایبەت بە ڕەمەزان، لەوەی کە زانیاریەکان تایبەتن بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆ هیوایی کە جێگەی سوودی هەموو لایەک بێت لەگەڵمانە بن بۆی کا پێشکەشتان بکەین. بەڵێ جەلال برگەی بەشی پێشبینیەکانی کەشوهەوای ڕۆژ دەبین، بزانین پێشبینیەکان بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کورسان لە ڕووی کەشوهەوا و گۆڕانکاریانی بەسەریاندا هاتووە چییە؟ دینەوە لاتە.
ئەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژووەکان کە لە ڕابردوودا ڕوویان داوە و بە تایبەتی بۆ ئێمەش گرنگن با لەم ڕۆژەدا لە بڕگەی یادەوەری بەبیرتان بهێنینەوە. سێ-پێنجی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووسی و ڕێگری نەکردن لە ڕۆژنامەنووسان بۆ بەدەستێنانی زانیاریە خواستراوەکانی خۆیان لەلایەن هێزە ئەمنی و سیاسەکانی وڵاتانی خۆیانەوە. ئەم ڕۆژە ساڵی 1991 لەلایەن ڕێکخراوی یونسکۆ بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە ڕۆژنامەنووسان دیاری کرا. سێ-پێنجی ساڵی 1481 کۆچی دوایی حوتەمین سوڵتانی عوسمانیەکان سوڵتان محەممەد فاتح ڕزگارکەری قوستەنتەنیە و بەشێکی زۆری ئەوروپا. محەممەد فاتح یەکێک بوو لە بەهێزترین سوڵتانەکانی عوسمانی لە ماوەیەکی کەمی دەست بەکاربوونیدا ناوخۆی وڵاتەکەی ڕێخستەوە و پاشتر دەستی کردە فراوانکردنی قەڵەمڕەوی وڵاتەکەی. هەڕەشە و پەلاماری خاچپەرستانی بۆ سەر دەوڵەتی ئیسلامی ڕاگرت و سنوورێکی بۆ دانان. بە جۆرێکە کەشتیگەلی عوسمانی دەچوونە ئاوەکانی بوندوقیە و ڕۆما لە ترسی محەممەد فاتح زەنگی کڵێساکان بۆ ماوەی 3 ڕۆژ لە لێدان دەخران. سوڵتان محەممەد فاتح ساڵی 1432 لە ئەدرنەی تورکیا لەدایک بووە. لە 19 ساڵیدا بووەتە سوڵتانی عوسمانی و ساڵی 1453 لە تەمەنی 21 ساڵیدا قۆستەنتەنیەی پایتەختی بێزەنتیەکانی فەتح کرد و ناوەکەشی گۆڕی بۆ ئیسلامبول واتە بووکی ئیسلام، چونکە ئەو شارم مژدەیەکی پێغەمبەری ئیسلامی درودی خوای لێبێ لەسەر بوو باوەی کە تاقمێک لە مسلمانان ئازادی دەکەن. سوڵتان محەممەد فاتح ماوەی 30 ساڵ سوڵتانی عوسمانیەکان بووە و ساڵی 1481 لە تەمەنی 49 ساڵیدا کۆچی دوایی کردووە. سێ-پێنجی ساڵی 1902 دوای گفتوگۆ و هەوڵدانێکی زۆر بۆ ئەوەی بەشێک لە خاکی فەلەستین بدرێتە جوولەکەکانی ژیان لەلایەن سوڵتان عەبدولحەمیدی دووەمەوە، کۆتا گفتوگۆی نێوان تیۆدۆر هێرتزڵ دامەزرێنەری بزوتنەوەی سەهیۆنی و سوڵتان عەبدولحەمیدی دووەم بەڕێوەچوو. وەڵامی سوڵتان عەبدولحەمید ئەوە بوو کە فەلەستین و قودس بە شەمیرەتی باوکمنین تابی بەخشن بەیەوە. ئەوە خاکی مسلمانان و شوێنی نیشتەجێبوونی پێغەمبەرانی خوددا بووە و تا من زیندوو بم ناتوانم بستێک لەو خاکەتان پێ ببەخشم. تیۆدۆر هێرتزڵ کۆتاجار داوایکردنەوەی یەکزانکۆی جوولەکەی کرد لە قودسدا، بەڵام سوڵتان عەبدولحەمید ئەوەشی ڕەت کردەوە. سێ-پێنجی ساڵی 2007 کۆچی دوایی سەرکردە و سیاسەتمەدار و کەسایەتی ئیسلامی عێراق دکتۆر عەدنان دلێمی لە شاری هەولێری پایتەختی کوردستان و لە تەمەنی 85 ساڵیدا. دکتۆر عەدنان دلێمی لە کەسایەتیە دیارەکانی ئەهلی سونەی عێراق بوو. ساڵی 1932 لە شاری بەسڕە لەدایک بووە، لە زانکۆی قاهیرە خوێندوێتی، سەرۆکی بەرەی تەوافوقی عێراقی بووە و یەکێک بووە لە دامەزرێنەرانی حیزبی ئیسلامی عێراقی. وەگەزانین پاش ئەم گۆڕانکاریانە کەوا کۆڤید-19 نیمێ دروستی کرد لە جیهانە بەگشتی توانین بڵێن لە هەموو بارە جیاوازەکان تەسیری خۆی بەجێهێشتەوە و بۆ ئەمڕۆژەوە کاریگەری لە بەشێک زۆر لە وڵاتەکان هێشتا هەر هەیە و قەیرانی ئابووری و سیاسی و دارایی و حتا تەندروستی و کۆمەڵی گرفتی تری دروست کردووە. یەکێک لەو گرفتانەش قەیرانی ئابووری توانین بڵێن زۆربەی وڵاتان پێوەی دەناڵێن ئاڵوگۆڕ و دابەزین لە نرخەکان و بگرە کۆمەڵێک وڵات لە ئەوروپا بە تایبەت کە ئەمانە لە قیمەی پێشکەوتنی ئابووری ئابوونی لە گەشەیەکی زۆر بەرزی ئابووری ئابوون ئێستا باز لەوە دەکەن هەر لە ئێستەوە دەست پێ بکەنەوە بە 7 بۆ 10 ساڵی تر اینجا دەتوانن وەکو ئێستیان لێبێتەوە. ئەمەش گۆڕانکاری لە گرانی دراوەکەیانەکە، واتە بەشێک لە وڵاتەکان ئێستا دراوەکەیان زۆر بڵین لاواز بووە، وەکو وڵاتی ئێران. وڵاتی ئێران یەکێکە لەو ئەتوانین بڵین هەمووکو خەیرانی سیاسی و اقتصادی کە پێشتر هەیبوو کۆڤید-19 توانین بڵین زیاتر زەرەری لێدا، یەکێک بوو لە وڵاتانەی زۆرترین زەرەر. بەڵام ئەگەر سەرنج بدەی هێندەی بڕیارە سیاسیەکان ئابووری وڵاتان یا با بڵێن نرخی دراوی وڵاتان کاریگەری لەسەر دروست نەبووە. بۆ نمونە 2 ساڵ لەمە پێشکاتێک کە هەندێک گەماروی ئابووری خستە سەر تورکیا ئەمریکا بینیمان کە لیرەی تورکی چی بەسەر هات.
لیرەی تورکی تقریبان 500 و نزیک بە 600 لیرە بوویەوە بە 100 دلار لە مقابلی 100 دلار بەڵام ئێستا چەندە؟ ئێستا نزیکی تقریبان 450 بۆ 500 زۆر جا دێتە خوار نزیکی 500 بێتەوە لە کۆڤید 19 کە لە عێراقا هەبوو 125-126 هزار دینار 100 دلار بەڵام ئێستا 122 ئەوەندە لە ئێران لە سەردەمی کۆڤیدا بەرامبەر بە دلار شتێکی کەوتۆ نەگەڕاو چونکە دراوی عالەمی دیارە زیاتر دلارە شتێکی کەوتۆی گۆڕانکاری بەسەر نهات بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە پێش کۆڤید 19 ئێران نرخی تمەن زۆر ئەوەی کە سیر بوو دەوترا پلانی خۆیەتی واتە پلانی خۆیەتی بۆی کە بۆ گەشتیارێکی زۆر ڕووی تێکا بۆی کە بتوانێت بازاری مامەڵە بە دۆلارەوە بکە هەندێک ڕووی ئابووری هەبوو کە قازانجی زۆری تێکردووە بۆی بێگومان وەشمان لات نەچێ گرانبوونی دۆلار بەرامبەر بە تمەن بۆ ئێران دیوێکی هەڵبەت ئێمە شیکەرەوەی ئابوورینی وەڵام پێم خۆش ئەمە باسکەم ئێران بە تمەن موچە دەداتە فەرمانبەرانی بەڵام بە دۆلار نەوتە فرۆشێ بە دۆلار مامەڵاکە لەگەڵ ئەگەر بێت و نەوتیش گران بێت دۆلار بەرامبەر بە تمەن گران بێت ئەو کۆمەڵک دۆلاری دەستکەوێت هەر بۆ کۆمەڵیانی بە نیوەی نرخی نەوتەکەی جاران نتوانێت موچەی هەموو فەرمانبەرانی بدا وەکو دەوڵەت بەوە ئاسانیە تووشی گرفت و کێشە نابێت ڕەنگە هاوڵاتیانی تووشی کۆمەڵێک معاناتی ئابووری و اقتصادی بن بەڵام لە کۆتایە دەوڵەتێکی عاقڵە بەس بۆچی ڕیاڵی سعودی گۆڕانکاری بەسەرا نایێت ئەوە بۆ ئەلبەتە شیکارێکی منی نمەیە برادێک گوتی کاکەوان خۆیان لە پشتە پێوەستە بۆ ڕێککەوتنی ئابووری کە لەسەر نەوت بەرامبەر بە ئەمریکا کردووە جێگیربوونی ئابووریش لەوێ هەیە پێمان بێ نرخی دراومان هەیە بەڵێ با بینەری نرخی گۆڕانکاریەکانی دراو بین بزانین دراوەکان چۆن گۆڕانکاریان بەسەرداهات دیارە تەوەری یەکەمان قسەکردن بوو لەسەرەوەی کە ئامانجەکانی ڕۆژوگرتن دەبێت چی بێت دەڵێ کۆمەڵەگەم جێک دەگەنە لای پیاوێکی بەتەمەن لێ دەپرسن خاڵە حاجی تۆ بە ڕۆژووی ئەویش دەپرسێت من تەنها نان دەخۆم ئەگینا بە ڕۆژوو دەپرسن جا چۆن دەبێت سێر یەکتر دەکەنەوە چۆن دەبێت لەوەی کەسێک بڵێ من تەنها نان دەخۆم ئەگینا بە ڕۆژوو دەڵێ من چاوم دەپارێزم دەستم دەپارێزم داوێنم دەپارێزم و دەمیش و زمانیش مەهمووی دەپارێزم لەوەی کە قسەیەکی نەشیا و کردەوەیەکی نەشیا و ڕفتارێکی نەشاویان پێنجام دەدەم بۆ ئەمانە هەمووی بە ڕۆژوون بەڵام ئەوەی کە دەبێ خواردن بخۆم لەبەرەوەی کە دکتۆر بۆ نووسیم و توانای جسمیم ڕێگەم پێ ناداکە ئەوە بکەم گەنجەکان لای خۆیان ڕادەمێنن و سێری یەکتر دەکەن پیاوە بە تەمەنەکە لێیان دەپرسێ ئەی ئێوە چی ئێوە بە ڕۆژوون گەنجەکان دەڵێن ئێمە بە ڕۆژوین بەڵام تەنها چۆن بڵێ خواردن ناخۆین ئەژینا ئێمە لە چاو تۆیا بە ڕۆژوونی بۆیە گرنگە لەوەی کە مەسیجێکمان دەداتێ بۆچی دەبێت بە ڕۆژوو بین دەبێت دەست و دەم و داوێنمان هەمووی بپارێزین لە چاوان لە هەرکردەوەیەکی خراپ بە تایبەتی ئەمڕۆکە زمان بەشێکی زۆر گرنگی جستەیە جەلال ئەتوانم بڵێم فەلسەفەیەکی زۆر جوان لە پشتی ڕۆژوگرتنەوەیە ینی تۆ هوەر ینی ڕەنگە ئەو پرسیارە هەموو کەس لە خۆی بکایانی چه حیکمەتێکی تێدایە من بەیانی هەڵەسم تایوارە هیچ ناخۆم هەموو مرۆڤێک کاتێک کە ئەو چەند کاتژمێرەی نان ناخوا خۆی ئەگرێتەوە لە هەموو جۆرە خواردنەوەیەک بێگومان جسمی پێویستی بە وزە دەبێت پێویستی بە ئینێژی زیاتر دەبێت هەز بە برسێتی دەکات ئەم جۆرە هەستکردن بە پرسیاتە هەموو مرۆڤێک ئەخاتە یەک قاڵبەوە واتە مرۆڤێک گیرفانی پڕ بێ مرۆڤێکیش هەموو ڕۆژێ هەربرسی بێت لەو کاتەیە یەکسان دەبنەوە بۆ بە خۆداچوونەوەیە بۆ وانەی گیرفانیان پڕە با ڕۆژێک لە ڕۆژان کەوا بیر بکەنەوە کەسانێکگەن ڕەنگە لە هەموو ژیانی ئاسایانە بەم شێوەیە ڕۆژانە برسی بن ژەمێکیان نەبێ بخۆن
جۆرێک لە جۆرەکان کەم و کورتی لە بەدەستهێنانی پێداویستەکانی ڕۆژانەیە هەبن بۆیە توانم بڵێم یەکێکی تر لە دیوە جوانەکانی فەلسفەی پشتی ڕۆژوگرتنەوەیە بۆ ئەو مسلمانانەی کەوا گیرفانیان زیاتر لە پێویستی و بژێوی خۆیانی تێدایە بەڕاستی فرسەتە ینی بەڕاستی فرسەتە بتوانن لەم مانگەیە کۆمەڵێک خانەوادە کۆمەڵێک مناڵی بێبا و کۆمەڵێک کەسی توان بڵێم خاوەن پێداویستی تایبەت بێناز بێ کەس بێ پارە هەر هیچ ناژەمە خۆراکێکیان بۆ بکڕ نازانم جار بەجددی من زۆر جابیرێکەکەمەوە من خۆم قەت ئەوە پارەم نەبوو بیبەخشم نازانم هەستی بەخشینی پارە چۆنە بەڵام ئەی ئەوانەی ئێستا توان ئەو هەستە بەدەست بێن نازانم بەڕاستی بە دیار چیەوە ساون بۆچی نایکەن لەگەڵێکەوەری خوان ێستا بۆ بەخشین شوان دێمەوە سەر هەمان بابەت گرفتێکمان هەیە لەسەرەوەی کە بڕیاروا بوو لەسەر ئامانجەکانی ڕۆژوگرتن قسە بکەین دیارە میوانەکەم لە چەند چۆماڵەوە هەبوو بەڵام بەداوای لێبرنەوە گرفتێکی تەکنیکیمان هەیە بۆیە ناتوانین لە ئێستادا پەیوەندی بە میوانەکەمانەوە بکەین بەڵام ئەو چەند خولەکەی دەمەوێت لەگەڵ شوانەیە هەندێک باس و خواست بکەم ئەگەر ئێوەش لەگەڵمان هابن و خۆزگە دەکرا ئێوەش بتوان ینی ڕێنمایی یاخۆت قسەکانی خۆتان تێکەڵ بە پێشنیارەکانی ئێمە بکردایە لەسەر بەخشین دەمەوێت قسە بکەم شوان بۆچی هەموو کەس چاوەڕێ دەکات بەرامبەرەکەی پێی ببەخشێ بەڵام خۆی نەیبەخشێ بۆچی زۆرینەمان بۆ بەخشین ینی زۆر دەسمان تون گرتووە نابەخشین لەوەی کە هەمان بێت لەوەی کە ئەگەر کەممان هەبێ هەمیشە خۆمان بە فەقیرە زاین جیاواز لە جیلی دەوڵەمەند کە دەڵێ ئەوە منەوە نەمبەخشیوە ئیدی بە کەیفی خۆی بۆ نمونە ڕەنگە بژی ناڵێن ژیانەکەی ینی مەمنوع نابێ بژی بەڵام بابینە سەر توێژی خوارەوە ئێمەمانان بۆچی لامان قورسە ئەگەر ببەخشین لە کاتێکا بۆن مونەگەر موچەکەمان 500,000 بێت دەڵێن کاکە موچە دوا کەوتووە نیمانە حەقی خەڵکیە بێ ئەگەر لەوە دەست پێکەم پێم وانییە لامان قورس بێت چونکە من زۆرە ناسم بەڕاستی لە ڕووی مادیەوە ئەوەندە دەوڵەمەند نین بتوانن ینی ئەوەی هەیەە بەشی پێداویستی خۆیانە بەڵام دەبینم ئەگەر بە ڕێژەیەکی کەم بێ بە خواردنێکی کەم بێ بە پێدانی جۆرێک لە کڕینی کەلوپەل بێ دەبەخشن بەخشین کللتورێک ئاینێک فکرەیەک ئایدایەگە بێ هێزێکی لە پشتەوە بێ ئیرادەیەکی لە پشتەوە بێ چکە بمانەوێنەوانە بێ بە سەراحە دەتوانین بڵین یەکێک لەو شتانەی کەوا لای مرۆڤ خۆشەویستە پندێکی ئەمریکی هێڵێ پارەی کاش تەنانەت بەدایکی شدمەدە بۆ هەڵگرە ینی ترسیەوەی هەیە و ئینسان تووشی وەزوەسە بکە واتە پارەی کاش خۆشەویستە نەقد لە لاتایە ڕەنگە تۆزێک قورس بێ ئەی ئەبێت چی واد لێ بکات و ئەم پارەیە بڵێ ئەمە لە من زیادەیە بیدەمە کەسێکی تر تۆ چاوەڕێ ئەوە بکە ینی بۆ یەک لەحزە من پێم وایە ئەگەر مرۆڤ خۆی بخاتە شوێنی بەرامبەرەکەی کافیە بۆ هەمووی ئەوەندە ئیرادەی بەهێز بێ سیرکە ئەگەر تۆزێکی ورد بینەوە بەدیار مامۆستای ئاینی و دانیشی حەدیث و قورئان و هەموو ئەمانەت بۆیێنێتەوە پاداشتەکانی بەخشین لەوەی چۆنە بەڵام هێشتا هەر ئەم دەستە ناکرێتەوە نایبەخشم باوەڕیشم بە بەخشینەکە هەیە باوەڕیشم بە مامۆستا هەیە دەڵێم بێدەنگ من مامۆستا قسە دەکات بزانین ئەمە چیەڵێ گوێمالێتی بەڵام نامان دەوێت خۆمان ئەم بەخشینە ئاخرەوەیە ئیرادەکەی نییە و ڕاستگۆنیە لەگەڵ خۆیان ڕاستگۆنیە لەگەڵ گوێگرتنەکەیە مرۆڤ دەبێ ئیرادەیەکی هەبێ کاتێک کە تۆ بڕیارە خۆ بۆ زانیاری تا بۆ بینەرانی جەرە کاتێک کە باز لە بەخشینەکەین ئەبێ ئێمەی موسڵمان پێش هەموو کەس بەخشەرتر بین چونکە دڵمان بۆ خۆشە مەسەلەن دوا ڕۆژ هەیە زیندووبوونەوەیەک هەیە بەڵام دەبینین لە دنیادا لە حاڵەتە زۆر هەموارەکانە کۆمەڵە کەسانێک کە هیچ باوەڕێکیشان بە زیندووبوونەوە و جیهانی دوای مردن و ئەمانن بە ملیۆنها دۆلار دەبەخشن ئەی موسڵمانێک کە سوور بزانێ دەچێتە بەردەم بارەگای خوا و حەشر و حساباتێکی هەیە لەگەڵیا ئێوە هەموو زیادەی هەیە نازانم ئەبێت چی وای لێ کرد بێ بەڕاستی میش جوابی و پرسیارە نازانم چی وای لێ کردووە نتوانێت کۆمەڵێک لەسەر بە تو سامانەکەی ببەخشێ لە کاتێکا ڕەنگە ئێستا مناڵێک هەبێ بیلەوە بکاتەوە هێشتا لە دوو بەشی ڕەمەزان ماوە تاوێ لە یەکەم ڕۆژی جەژن بکاتەوە پێڵاوی هەبێ یاخود لە بەرکە ڕەنگە هێشتا دایکێک هەبێ ئێستاکە هێشتا دوو بەشی ڕەمەزان ماوە بیلەوە بکاتەوە بەیانی جەژن چی بۆ مناڵەکانی لێ بنێ ڕەنگە باوکێک ئێوارە هێشتا ئێوارەی ڕۆژی با بڵین دەیەم تەواو نەبوو بیر لە ئێوارەی کۆتا ڕۆژی ڕەمەزان بکاتەوە بۆ مناڵەکانی چکە کاتمان کەمە دەمەوێت شتێک باسکەم بۆچی ئیلا دەمانەوێت بە یەکێک ببەخشین کە سوور بزانین ئیدینانی نییە بخوا ئەم ئێوارەیە سەر سفرەکەی بەتاڵ بۆ اینجا ئەبێ پێ ببەخشین بۆچی سێرێکی دراوسێکەمان دەوروبەرەکەمان هەموو بەپێی یانی تەبیعیە بە
ئەگەر من بمێ ببەخشم تەبیعیە مادام فلانە کەس قیچەکە 500,000 موچەشی هەیە دواکەوتووە کرێچی یاخود کرێچیش نەبێ بەڵام لەو کاتەیە پێویستێتی هیچ خۆبەخشینەکە تەنها وە نیە فەراخکی بۆ پڕ بکەیتەوە ئەی چەند محیبەت دروستەکە لە بینی تۆ ئەوە بێگومان هەموو ئاخر کە تۆ ئیشێکی خێر دەکەی فەلسەفەکەی پشتیەوە ئەو عیلاقەی دروستە بێ ئەو بەدەمەوە چوونە خۆ ڕەنگە کەسێگە بێ خۆی خێری کردوێ وەڵام حاڵەت ئەگێتە پێش لەو کاتە پێویستی بە خێرە زۆر باشە زۆر بە کورتیەوە دەڵێم ئەگەر یان تەبەن ئەمە قسەی من نییە تا بیڵێم بەس من دووبارەی دەکەمەوە دەڵێ ئەگەر خاوەنی 1 ملیۆن دینار بوویت بۆ نمونە ئەگەر 500,000 بەخشی ئەوە تۆ نیوەی سەرۆت و سامانەکەت بەخشیەوە بەڵام ئەگەر کەسێکی دەوڵەمەندیش خاوەنی سەدان دەفتەر دۆلار بێت و دەفتەرێکی ببەخشێت هەرگیز ناگاتە و چاکە و خێر و بەخشینەی کە تۆ بەخشیوتە نیوەی سەرۆت و سامانەکەی خۆتت بەخشیوە بۆیە باشترین دەرفەت بۆی کە بمانوێ بەخشندەیەکی گەورە بەدەست بێنین ئەو کاتین کە ئەتوانین هێشتا نەبووینەتە خاوەنی سەرمایەیەکی زۆر چونکە کە بووینە خاوەنی سەرمایەکی زۆر جار منەتیشی تیانە ببەخشی لەبەرەوەی کە هەتە و ڕەنگە دەست و دڵبازیەکەی ئاسانتر بێتە دەستەوە بەڵام ئەو کاتە گرنگە ببەخشی کە خۆت هێشتا خاوەنی سەرمایەکی کەم یاخود تەنها بەشی بژێوی ژیانی خۆت هەبێ نانەکەت بکەیتە دوولەتەوە لەگەڵ دراوسێکەت لەگەڵ خزم و کەسوکارەکەت بۆ هیوایکە ئێمە بەخشندە بین و خوای گەورەش لەسەروی هەمومانەوە بەخشندەترە خوابمان بەخشی و لە هەموو یاک ببەخشی ئینشاءالله پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام وەک دەزانین بەهۆی ئەو تۆپۆگرافیای زەوی و گۆڕانکاری کەشوهەوا وەروە سروشتی گۆی زەوی بە شێوەیەکە کۆمەڵێک کاتی جیاواز لە کاتی بەڕۆژوبوونی مسلمانان لە سەرتاسەری جیاوازێ هەندێکیان بە شێوازێک ڕێژەی کاتژمێرەکان کەمتر هەیە زیاترە گۆڕانکاریەکان کۆمەڵێک جیاوازن بابەتێکی تا ڕادەیەک سەرنجڕاکێشە هەندێک لە وڵات زۆر زیاتر لە هەندێک شوێنی تر و هەندێکیش کەمتر لە هەندێک شوێنی تری گۆی زەوی بە ڕۆژوو دەبن کۆمەڵێک زانیاری لەو بارە هەیە لەسەر کاتەکانی بە ڕۆژوبوونی مسلمانان بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری گیان بزانین کاتەکان چۆن چۆنی جیاوازی کاتژمێرەکانی ڕۆژوبوون لە وڵاتانی جیهاندا
کەمترین ماوەی بە ڕۆژووبوون لە جیهاندا 11 کاتژمێر و نیوە و زۆرترین ماوەش 20 کاتژمێرە. کیشوەری ئەفریقیا ماوەی ڕۆژووگرتن 11 کاتژمێر و نیوە. باشووری ئەفریقیا 13 کاتژمێرە. لە کینیا 14 کاتژمێر. لە ئەسیوبیا و یەمەن 14 کاتژمێر و نیو. لە سوودان 15 کاتژمێر و نیو. لە وڵاتانی میسر و مەغریب 16 کاتژمێر موسڵمانان دەبێت بە ڕۆژوو بن. لە کیشوەری ئەوروپا موسڵمانان لە وڵاتانی نەرویج و فینلەندا 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. لە وڵاتانی ئیسپانیا و فەڕەنسا و ئیتالیا 16 بۆ 18 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. لە وڵاتانی باکوور و ڕۆژهەڵاتی ئەوروپا 16 بۆ 7 کاتژمێر و نیو بە ڕۆژوو دەبن. ئەمریکای باشوور ماوەی بە ڕۆژووبوون لە ئەرجەنتین و شیلی 11 کاتژمێر و نیوە. بەرازیل 12 کاتژمێر و نیو. چین 16 کاتژمێر و نیو. خوارووی ڕۆژهەڵاتی ئاسیا سنگافورە و مالیزیا 13 کاتژمێر و نیو. تایلەند 14 کاتژمێر. هندستان و بەنگلادیش و پاکستان 16 کاتژمێر. ئوسترالیا و نیوزلەندا کەمترین کات بە ڕۆژوو دەبن کە 11 کاتژمێر و نیوە. وڵاتانی عەرەبی مەغریب و عێراق و لوبنان و سووریا 16 کاتژمێر. سعودیا و قەتەر و ئیمارات 15 کاتژمێر. فەڵەستین و کۆیت 15 کاتژمێر و نیو. زۆرترین ماوەی بە ڕۆژووبوون لە وڵاتانی نەرویج و فینلەندایە کە 20 کاتژمێرە. موسڵمانانی ئوسترالیا و نیوزلەندا و ئەرجەنتین و شیلی کەمترین کاتژمێرەکان بە ڕۆژوو دەبن کە 11 کاتژمێر و نیوە. وەک هەمیشە پەیامی ڕۆژ هەمیشە گرنگی دەدا بە گرفتی خەڵک و توێژ و جیاوازەکانی ناو کۆمەڵگەی خۆمان کە بەداخەوەم ڕۆکە بەهۆی دواکەوتنی موچە بەهۆی کۆرۆنا و بەهۆی قەیرانی دارایی کە لە 2014 سەری هەڵداوە توێژ و جیاوازەکانی کۆمەڵگەی ئەمە هەمیشە بەدەست گرفت و بێباکی حکومڕانی هەرێمی کوردستانەوە دەناڵێنن. دوێنێ مامۆستا ئەمڕۆ خوێندکار سبێنێت کەرتی تەندروستی هەر ڕۆژە و توێژێک هەڵدەسێەوە ناڕازیە. وەک هەمیشە ئێمە گرنگی بە ناڕزایی هاوڵاتیان دەدەین و پەیامەکانیان دەگوازینەوە و هەمیشە مینبەرێک بووین بۆ گواستنەوەی دەنگی ناڕازی هاوڵاتیان. دیارە تەوەری ئەمڕۆمان تەرخان کردووە بۆی کە بزانین بۆچی لە ئێستادا ناڕزایی قوتابیان لە زانکۆ پەیمانەکان بە تایبەتی واروەها بەشێک لە مامۆستایان دەنگی ناڕازیان بەرز بووەتەوە. دیارە لە ئێستادا پێشنیاری سیستەمی ئۆنلاین لە ئارادای هەرچەندە هەندێک لە زانکۆهالیەکان بە تایبەتی ئەمەیان خەریکن جێبەجێ دەکەن و حکوومەت هەرێمی کوردستانی شەنگاو هەڵدەنێ بۆی کە سیستەمی خوێندن بە ئۆنلاین دەست پێ بکات و بڕیاری ژوایە کە مانگی نوێ دەبێت کۆتایی بە ساڵی خوێندنی ئێستا هێنرابێت. ئایا هەموو ئەمانە چۆن فریا دەکەوێت و چۆن ئەم سیستەمە ڕێک دەخرێت و چۆن قوتابی خۆی ئامادە دەکرێت بۆی کە بە سیستەمی ئۆنلاین دەرس بخوێنێت و تاقیکردنەوە ئەنجام بدات. چارەنووسی پرۆسەی خوێندن بەگشتی ڕۆکوێ دەڕوات بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دوو نوێنەری قوتابیانی ناڕازیمان کردووە کەوانش بەڕێزان کاک سەردار عومەر وەروە کاک مەغدید ئیبراهیم کە دوو نوێنەری قوتابیانی ناڕازین بەخێر بن کاک سەردار. شوێن لە ئێستایا ناڕازین لە مامۆستایان لە قوتابیان هۆکارەکەی بۆچیە کە دەنگی ناڕزاییان بەرز بووەتەوە کە بەداخۆ پێم وایە دوێنێش ئەم شەوی ڕابردووش پێگەیەکی ئەلکترۆنی یەکێک لە پەیمانگای تەکنیکی بوو پێم وایە هاکرا. بەڵێ دەستان خۆش بێ سپاسانەکەین بۆم دەرفەتە. ئێمە هەمیشە لەگەڵ ئەوانکەوە خوێندکار جێوێکی ئارامی هەبێت لە هەموو ڕوێکەوە کە بۆەوەی سیستەمێکی باش لە کۆتایی پەڕەوکات و خوێندێکی باش فەرهەم بێ. ئێمە لە کۆتایی مانگی دوای ئەوەی کەوا ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوەتی بڵاو بووە ئێمە وەکو خوێندکاران ئاماژەمان بەوە کرد کەوا پێویستەکە داوامی زانکۆ پەیمانەکان ڕابگیرێ. ئێمە پێیجی تایبەتی خۆمانمان هەیە لە تۆڕی کوڵمەتی فەیسبوک کەوا خوێندکارێکی زۆری تایە ئەوە بوو داوام ڕاگیرە. دوای کە داوام ڕاگیرە تاوەکو یەکی چواریش هەر ئومێدمان هەبوو کەوا خوێندکاران بچنە هۆڵەکانی خوێندن و داوام ئاسایی بێتەوە. بەڵام لە دوای ئەوەی کەوا لیژنەی باڵای بەرهەمهێنانی ڤایرۆسی کۆرۆنا ئاماژیان بەوە کرد کەوا بەم زووان خوێندن دەست پێ ناکاتەوە وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکی یاکەوە پێویستەکە پرۆسەی خوێندن بەردەوام بێ بە شێوەی ئەلکترۆنی یاخود ئۆنلاین.
جام پرۆسەیە چەندین کێشە لە بەردەم خوێنکارە دروستەکە ئێمە ئەوەی کە لەگەڵ خوێنکاران نزیکن و ڕۆژانە بەردەوام نامە و تەلەفۆنمان لەگەڵیانە هەیە معناتی ئەوان ئەزانین چۆنە وەزیری خوێندنی باڵا لە یەکێک لە میدیاکان ئاماژە بەوە کردکەوە ئاڵێ سیستەمی ئەلکترۆنی نەک ئۆنلاین ئەمە هەر لێرەیە بەداخەوە لە دوێنێ بۆ ئەم ڕۆژ سیستەمەکە دەستی پێ کردووە لە زۆرێک لە زانکۆکان هەندێک کۆلێژ هەیە سیستەمەکە بە ڤۆیس بۆ نەک بە ئەلکترۆنی نەک بە ئۆنلاین یعنی تۆ خوێنکارێک ئەگەر لە بابەتێکش بۆ نەگرتێنەگا معقول نێت تۆ بە ڤۆیس بۆی بنێری لەکوێ دنیا هەیە بە ڤۆیس کە تۆ سەرچاوی کەسەکە نابینیت ئەمە خۆ ڕادیۆ نییە بەداخەوە یەکێ لە کۆلێژەکانی زانکۆی سلێمانی ئەمە پەیڕەو کراوە یان سیستەمەکە چیە ئەڵێن وڵا ئەلکترۆنیە ڤیدۆکە ئەنێرین بۆ خوێنکارەکە هەر کاتێک خەتی هەبوو کێشەمانیە و بە تەماشای بکە بەداخەوە هەندێک کۆلێژ هەیە لە زانکۆی سلێمانیە چی فراهم کردووە بە ئۆنلاین فراهمی کردووە هەندێک بێ خوێنکارەکە لە کاتژمە بوونە 12 تاوەکو دووانە شەرحەکە بێ لەو ماوەیە لە خەت بێ بەداخەوە ئەمە لەو ڕۆک ئەوان دایانناوە ئێمە باسی زیانەکانی ئۆنلاینەکەن بۆ خوێنکار کە خوێنکار خۆیان بەردەوام بە ئێمە هەڵێن زیانەکانی ئۆنلاین چییە لە کوردستانی ئێمە تا ئێستا کەشێکی ئارام نەڕەخساوە بەداخەوە ئەبوایە پێشتری زانکۆکان هەوڵیان بە لە بۆ ڕێخوێنکاران ڕابێنە ئێمە تا ئێستا لە کوردستانە پێشتە بڕۆ پێش بچینە سەر زیانەکانی ئۆنلاین جارێ هەر ئەسڵ ئۆنلاینەکە سەرەگرێت تەلەبە توانایەوەی هەیە بتوانێت ئۆنلاین مەسەلەن چه ئینتەرنێت هەبێ لاپتۆپێکی یان تابلێتێکی تابێت خۆی وەکو خوێندکارانی ناڕازی لەگەڵ ئۆنلاین هەنیان نین وەکو نوێنەری ئەو هەموو خوێندکارە زۆر باشە ئێمە لێک حاڵەتە لەگەڵ سیستەمی ئۆنلاینە بووین وتمان ئەگەر هاتوو وەکو وەزارەتی پەروەردەکە چۆن ئاماژەی بەوە کرد ئەوی کە خوێنرێ بە ئۆنلاین بە ئەلکترۆنی داغڵ نابێ بۆ ئیمتحان تەنها بۆ ئەوەیە کەوا خوێنکارەکە دانابڕێ لە خوێندن و بۆ زانین بێ ئێمە داوا لە وەزاری خوێنی باڵاکەین وە ڕانگەیەکشمان بڵاو کردەوە لە پێیجی فەرمی خۆمان ئاماژمان بەوە کرد کەوا پێویستە ئەوەی کە خوێنرێ بۆ ئەوەی خوێنکارەکە یعنی هەر دانابڕێ لە خوێندن تەنها بۆ زانین بێ نەکەوەی بۆ تاقیکردنەوە داغڵ نەبێت ئێمە لەبەری حاڵە داغڵ نەبێت خوێنکارمان هەیە لە دەرەوەی شارە ینی بەچی خەتی لابێ شەبەکەی باش نییە ئەمجا بمانەوێ نەمانە کوردەواری خۆشمان ماڵی قەرەباڵخە خۆشتان نەزانن جاری وا هەیە 8 نەفەرن لە دوو ژوورە خرم خوێنکارە چون گوێ لە ڤیدۆ بگرێت چۆن گوێ لە مامۆستاکەی بگرێ ئەمانە دایان کێشن لە بەردەم خوێنکارە دروست بۆ لە ئێستا ماڵێک دوو خوێنکار سێ خوێندکاری هەبێت سێ خوێنکاری هەبێت دەم خۆش خوێنکار ژوورێکی تایبەتی دەوێت بۆ ئۆنلاین ژوورێکی خۆی دەوێت ژوورێکی کەب بێدەنگ بۆ ئەوەی کە بە ئۆنلاین داخڵ بێت بڵین بە ئۆنلاین لەگەڵ مامۆستا ڕاستەخۆ کە خوێندکارەکانی تیا بن و گوێ بگرێ ڕاستەخۆ دەرسەکە شەرە بکە بە ئۆنلاین کەمە ئێمە لەگەڵ لای کاکە بازانکۆکانی کوردستانیش وەکو زانکۆ ئەوروپیەکان قەیسیەکە بە هەبێ بەڵام ئەوە ژێخانێکی ئایتی بەهێزی دەوێت ئامادەکاریەکی باشی دەوێت بەلایانی کەم پێویستە 2 ساڵ پێش ئێستا هەوڵی ئەمە درابە لە زانکۆ سلێمانی کە تاوەکو ئێستاش بە ئەلکترۆنی نەکرابوو یعنی چۆن بڵێها سەرجەم ئامرازەکانی ئەلکترۆنی بن بۆ کاتوەرگرتنەوەیە گەبوو خوێنکار بسێتەوە بۆ ناردنی شتێک پێویست بوو لە بەش بیدەینەوەکو بە ئیمێل بینێری چونکە ئەلکترۆنی نەبوو هێشتا گرفتی ڕەنگەوە تۆکیۆتان لە هەوڵەکانی خوێندنا هەبێت لە پێژەم کۆرۆنایەوە ئێستا ئێمە هەر لە سەرەتای دەنگۆی بڵاوبوونەوەی ئەوەی کە خوێندن دەکرێت بۆ ئۆنلاین گروپێکمان دروست کرد گروپی نەخێر بۆ خوێندنی بۆ ئۆنلاین نەخێر بۆ خوێندن بە ئۆنلاین لە ئێستا 30,000 خوێندکاری تایە خوێندکارەکان ئەوە نییە بڵێن هەر چەند خوێندکارێک ناڕازی بێت خوێندکارەکە ئەوەی کە خەتیشی هەبێت ناڕازیە لەمە پێشتێکی باش نییە ئەگەر چی لەبەر هاوڕێکانی بێت چی لەبەر کێشەی تر بێت کاکە یەک شتی کەشەیە زانکۆ بۆ نەزانکۆیەکی وەک زانکۆی سلێمانی کە پەیڕەوی خوێندنی ئەلکترۆنی بکە دەبێت گوێ لە داوای خوێندکار بگرێ ئایا لە بەرژەوەندی خوێندکارە شتەکە بەبێ هیچ حسابکردنی بۆ خوێندکار بڕیاری ئۆنلاینیاندا یان ئەلکترۆنی بە پاڵپشتیکار ئەلکترۆنیەکە با بڵێن ڤیددیۆیەکی تۆمارکرا و دەنێدرێ بۆ خوێندکار تۆمارکراوە ئەوە نیە ڕاستەوخۆ بێ خوێندکار خۆی گوێ لێ بگرێت باشە من لێرەکانە مامۆستا بووم لە ڤیددیۆیەک بکات دەرسێ شارەکات دەرسێکی وەکو مادماتیک یان دەرسێکی با بڵێن زانستی بێ ئەم تەلەبەیە بەبێ شارەکردن بەبێ پرسیارکردن چۆن لەم ڤیددیۆ دەگات لە کاتێکە بووی باشتر کات سوود لە کاتەکەەوە وەرمونە باسی جامعی سلێمانی کرد لە کاتێکا ئێستا جامعی سلێمانی هەنگاوی ناوە ئەگەرم هەنگاوەشی نەنابێ یانەی مەسیری تەلەبە چی لێدێ ئەی بەدیل ئێمە سەرەتا ئەمەژەمان بە شتێک کرد وتمان چارەسەر ئەمەیە ئێستا بۆن زۆرێک لە کۆلێژەکانی زانکۆ سلێمانی جگە لەوانەی کە سیمیستەرین قۆناغی یەکەم
کە بوون بە بۆڵۆنیا ئەمساڵ جگەل لەمان قۆناغی 2 3 و 4 منهەجێکی زۆریان خوێندووە زۆربەی کۆلێژەکان بەشی پێویست منهەجیان خوێندووە من قسەم لەگەڵ چەند مامۆستایە کردووە کە لەگەڵ ئۆنلاینیان نەبوون ووتیشان ئێمە بەشی پێویست منهەجمان خوێندووە تەنها ئەوەی ماوە تاقیکردنەوەی تیا بکەین تاقیکردنەوە لەو منهەجەیە بکرێت کە خوێندراوە ئیتر لە مانگی نوێ بێ لە مانگی هەشتا بێت بەڕای ئێمە ڤایرۆسەکە کۆتایی پێهاتووە لە ئێستا وەساگە ئاسایی بۆتەوە بازارەکان قەرەباڵغ بوون هاتوچۆکان کراونەتەوە کەواتە شتێکی ئاسایی ئەگەر زانکۆکانیش بکرێتەوە لە ئێستا بۆ ئەوانەی کە منهەجێکی کەمیان خوێندووە دەست بکەن بە خوێندنی خۆیان ئاسایی دەرگای زانکۆ پەیمانگەکان بکرێتەوە چەند مانگمانماوە بۆ نۆ بۆی کە ساڵی نوێ خوێندن دەست پێ بکات جەلابێت پێش تەواو بوو بێوانە بەلایانی کەم 3 مانگت لەبەردەستە بۆ خوێندن 3 مانگ پشوتان ناوێت جارێکی دیکە چکە خۆ ناکرێت لە دوای ئەوە یەکسەر تۆ بچیتە قۆناغێکی دیکە دەست پێ کاک جەلال عەفو بکەن بەنسبەت ئەوانێ زانکۆی سلێمانی ئەگەر بیرکەینەوە ساڵانی پێشوو بەهۆنەی بایکۆتی مامۆستایان و هەندێک کێشم مشاکیلی لە زانکۆکان کە ڕوەیە دوو مانگ داوام ناکرا بایکۆتی مامۆستایان ڕوەیە و ساڵەکەش کۆتایی هاتوو هیچ کێشەیەک ڕووی نەیە ئێستا ئەگەر ئێمە سەیرکەین 21 هەفتە داوام کراوە لە زانکۆی سلێمانیە هەڵبەت باقسەکەمان زۆر لەسەر زانکۆی سلێمانی بێ لێمان گرانە لە زانکۆی سلێمانی من خۆم لە زانکۆی سلێمانی زۆر باشە مادام زانکۆی خۆتانە 21 هەفتە داوام کراوە نمونە مێناوە بۆ نمونە 21 هەفتە داوام کراوە لە 85 منهەج خوێنراوە ئەوەی کە مێنێتەوە شتێکی زۆر کەمە ئەتوانن ئێمە ئێستا داوامان کردووە داوام بکرێتەوە لە دوای جژن تەنها 2 هەفتە ئەو بابەتانی کە زۆر گرنگن خوێنکارەکە توانێت بە ئاسانی وەرگرێت ئیمتحانی کورسی دوام بکرێت یان بەداخەوە هەندێک شوێن هەیە هەنێ پەیمانگای ناوی نایەنم چووە ئیمتحانی کورسی یەکەم زەربی کورسی دومی کردووە دی خوێنکارێک کەوتووە چۆنە بە پرسی خوێنکار شتو بکەن لە پێشنیارەکانی وەگرێت چکە من ئەندامێکی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە خۆشی پرۆفیسۆری یایدەرە لە زانکۆ ئاماژەی بەوە کردووەوان لەگەڵ هیچ کام لە ئەلکترۆنی و لە ئۆنلاینی بەڵکو دوو مانگێک لە مانگی 6 فرسەتێگەیە خوێندکاران دەستخۆشیمان هەیە بۆ لیژنەیە زۆرێک لە مامۆستاکانی شەماڕیان هەیە چونکە شەر نییە کە ئێستا کە دەکرێت بە ئۆنلاینیان ئەلکترۆنی مامۆستاکان ڕازی بن وەکو سەپاندنیەکە ئەگە بێت و جێبەجێ بکرێت سیستەمێکە و ئەسەپێنن بەسەر خوێندکار و مامۆستاکان مامۆستا و تەلەبە کۆکن لەسەرەوەی کە سیستەمی ئۆنلاین ئێستا بەم پەلەفریا ئێمە ناکەوێت و پرۆسی خوێندن سەقەت دەتوانین بڵێن زۆرینەی کۆکن لەسەرەوەی کە سیستەمەکە لە سوودی خوێندکار نی و زیانی هەیە و سەرکەوتوش نابێت کاک جەلال عەفوکەن لە دوای 20 ڕۆژ خێرکی ئامادەکاری بوون لە دوی مانگا بە ڤۆیس حەزران بە خوێندکار نردووە ئەمە چ ئامادەکاریەکە کراوە هیچ ئامادەکارێک نەکراوە شێوازە بەم شێوازە تەوانە بێمە پێشتر ینی تۆ نەتیجەیەکی یابێ بەدەستەوە چونکە ئەو ساڵی خوێندنەکە خۆی ڕێژەی کەوتن زۆرە ئێستا بەم شێوازە دەبێت تۆ بیر لە ئەنجامەکەشی بکەیتەوە بەڵام ئەمە ڕەنگە هەندێک قوتابی ناوشار بتوانن بە ئۆنلاین ئێوانی کە لە لادیەکانن ئەوانی کە لە زانکۆ حکومیەکان وەکو زانکۆ ئەهلیەکان سەیری خۆیان دەکەن کە ئەمە شتێکە زۆر لە یەکجیایە زانکۆ ئەهلیەکان ئەوەی ئێمە ئاگادار بین چەند ساڵی پێش ئێستا ئەمەیان تاقی کردوتەوە بۆ ئۆنلاین هەمووشیان هەندێکیان سەرکەوتوو نەبوون هەندێکیان ئێستا بایکۆتیان کردووە هەندێکیان گرفتیان یەک قسەمان لەگەڵا زانکۆ حکومیەکان ناتوانن وەکو زانکۆ ئەهلیەکان بکەن لەبەر چەند خاڵێ یەک لە خاڵە گرنگەکان ئەوەیە خوێندکارانی زانکۆ ئەهلیەکان بڵێن یان نا دەستڕۆژتوترن و دەستکراوەترن لە زۆربەی بەڵێ ئەوانەی زانکۆ حکومیەکان بڵێن یاننا کەسی زیاتر کەسی ئاسایی خۆمانن کە ناتوانن بەو شێوەیە بەشدار زۆر باشە کاک سەردار بۆ ئیزافی هەم خزەکانی خۆت و ئەو بابەتەشی من پرسیارەکەمیان بۆ تۆ باس لە زیانەکانی چ ئەلکترۆنی چ ئۆنلاین کرد بە زیانەکانیش و بە دەرەنجامەکانیش ینی پێمان خۆشە ڕەنگە ئێستا بینەر بڵێ خوێندکاران مامۆستایان بەشێکیان بڵێ بۆ چی لەگەڵ ئەمەیانین بەدەر لەوە هیچ هێشتا ئەگەر لەگەڵیشی بین جامیعەکان ڕەنگە ئەو ئیمکانیاتیان نەبێ وەکو کاک مەغدید وتی پێویستی بە سیستەمێکی ئایتی بە قوت و کۆمەڵێک وەسایلی زۆر هەیە بەڵام گریمان ئەوانەش هەبوو زیانەکانی زانی کێشەکە لە چایە ئستاسی گەر بیکەینەوە ئەم شەو سایتی فەرمی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەداخەوە هاکرا تۆ ئێستا بیرکەیتەوە زانکۆی بۆ گەوریەیە نتوانێت سکورەتی بەخۆ دابنێت کێ زەمان چێ ئەمشەوی زانکۆی سلێمانی بۆ من هاک ناکرێت هی زانکۆیەکی هەولێ بۆ من هاک ناکرێت بەداخەوە زانکۆکان هەتا ئێستا بیریان لەوەیە کە تۆ کە سکورەتی بەخۆ دابنێت یان ئێستا ئێمە چۆن زیان بە خوێندکارێکیێنێ ئەم نەبوونی سکیوریتی بەخۆ لەم هاکردنەی زانکۆی پۆلیتەکنیک کە ئەوانەی داخلی
کلاس ڕۆمەکە بووبوون هەمووی هاتوتە دەرەوە ئێستا هیچی لە کلاس ڕۆمەکەیان نەماوە خوێندکارەکە ئەم شەو بەداخەوشتی زۆر بووە کە هاک بکرێن بەداخەوە تا ئێستا زانکۆکانی ئێمە سکوورێتێکی بەخۆتیان نییە ئەتوانم بڵێم لە دوای زانکۆی پۆلیتێکنی سلێمانی بکەونە خۆیان و کەمە جوڵە بکەن ئەمجا بەدەر لەوەی سێ ئێمە بیر لەوەکەینەوە زانکۆکان داهاتێکی زۆری هەیە داهاتەکان زۆرە ئەتوانن ئەو تەلەبانە کێشەی مۆبایل و کێشەی ئامێری زیرەکیان هەیە بۆیان دابینکەن چی تێچێت و ئەم داهاتی خوێنی پەڕەڵەوەیە بەداخەوە ینی بیرەکەینەوە تەلەبەیەک بۆ نمونە توانای کڕینی مۆبایلێکی نییە کێشە چییە سەرۆکی زانکۆکە بەبێی داهاتەکەی خۆی با بۆی بکرێت لەوە چێ زانکۆی سلێمانی بوونە 3000 تەلەبە و کێشەی هەبێ دەبا بۆیان بکرێت و کێشە چارەسەر کرێ ئێمە بیر لەوە ئەکەینەوە وەزارەتی خوێنی باڵاکە ئەم بڕیارەی دەرکرێت بەبێ گوێدانە وەسعی تەلەبان بڕیاری دەرکردووە لەگەڵ بڕیارەکان بەیەک حاڵەت ئەگەر هاتوو خوێندنی ئۆنلاین تەنها بۆ زانین بێ نەک بۆی بسەپێنێت و دوو ڕۆژەکە ئیمتحان بکرێت و خوێندکار بکەوێت دوایش کە خوێندکار کرد ئاماژە بەوە کە نەڵێ ماندووبوونی مامۆستا هەمی بەدەرچ و کۆمەڵش باسەکە نەڵێن تەلەبە خۆی سعی نەکرد و ئەوانە ئێمە گەورەترین کێشەشمان نەبوونی کارەبایە خوێندکار هەیە خەتەکەی بە کارەبای شەکە من لە لای فی مامۆستایەکەم جگەر لەو خەتانەش ئەوەی تر ئێوە نین بە ئۆنلاین داخڵبی خەتەکانی تر ڤیدۆکان هەمووی کوالەتی بەرزەکە مامۆستاکەین زەئیف و خەتی ئایا گرفت لای مامۆستاکانەوە هیچ هەیە ئەمە تەلەبە دیارە بەشێکی مامۆستا هەیە ئێمە گرفتمان خودی خۆی لە مامۆستاکانیش هەیە لە چیە کاک جەلال مامۆستا هەبووە لەم حاضەرەیە نەیتوانیوە خوێندکار تێبگەێنێ تۆ لەم حاضەرێکی 2 ساعتیە گوێگری مامۆستاکە توانێت هەر ئەوەیە نەیتوانێت تێبگەێنێ ئێستا سیستەمەکە کە بۆ ئۆنلاین یاخود ئەلکترۆنی چۆن نەتوانێت خوێندکاری تێبگەێنێ کە لە ماڵەوەیە هەرجگە لە سەرەتای بڵێم لە ئۆنلاینەکە یان ئەلکترۆنیەکە لە بڵێم سیستەمی کلاس ڕوومەکە کە خوێندکار داخڵە بێ من دڵنیام لەوەی زۆربەی مامۆستاکان نازانن بەکاری بێنن ئەبواە ئەم مامۆستانەی زانکۆکانی کوردستان بەعام دەورێکی دوومانگیان ببینە شێوازی وانەوتنەوە بە ئۆنلاین بە ئەلکترۆنی ئەبێ دەورێک ببینی خۆ لە خۆ تۆ ناتوانێت تۆ ڤیدیۆ بکەیت و بۆ خوێندکار ماوەکە لە بەردەمی ئێوەیە دیارە بەرچاوتان ڕوونە سیستەمە ئۆنلاین یا ئەلکترۆنیەکەش بەرچاوتان ڕوونە و دیارە چۆن دێت و چۆن دەڕوە وەرگرتنی تەلەبەکانیش لایەوە هەر بەرچاوتان ڕوونە ئێستا گەرەمەوەمانە زەرب و تەقسیم بکەی نەتیجەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ چی لێ دێت ئێمە ئێستا لە تۆڕ حکوومەتی فەیسبوک داوامان کردووە بایکۆتی سیستەمەکە بکرێت خوێندکارێکی زۆر ئەمشەو بایکۆتی سیستەمەکە کردو نەچۆت ناو سیستەمەکەەوە ئێمە وای لێکەین سیستەمەکە فەشەلی پێبێن لە دوای جەژن داوامی یاسایی بکرێتەوە داوا لە وەزارەتی خوێنی باڵاکەین ئەوەنەی ئەم بەدوای ئۆنلاین و ئەلکترۆنیا ئەگەڕێ پەنا با بەوەی کەوا هیچ نەبێت 2 هەفتە 3 هەفتە داوام بکرێتەوە و خوێندکار بچێتەوە ئێستا لەوە ئەچێ هەنێ مامۆستا قسانەیەمە کە گوێیان لە ئێمەیە بڵێن ئەگەر تەلەبە بچێتەوە بۆ داخلی یان بۆ جامعە هەنێ مەسروفاتی هەیە لە ئۆنلاین و لە هەنێک بابەتی ئەلکترۆنی کە بکرێت لە ڕەنگە زیاتر بێ من یەک وەڵام هەیە بۆ ئەوان خوێندکارێک کە بچێتەوە جامعە مەسروفاتی هەبێ بەڵام بە چاوی ڕوونە احتیمالە بڵێ من لەو سەرەوە دەرەچم بەڵام کە من مۆبایل بکڕم بە بۆنمە بە قەرز و کۆمپیوتەرێکم نەبێ بیکڕم بە قەرز و بەرچاوم ڕوونە کە تێژ ناگەم کامیان قازانجی زیاتر کاک سەرداوەشمان لەبیر نەچێت بەڕاستی هێشتا بە شێوازێکی کۆتایی مەترسی کۆڤید-19 لە هەرێمی کوردستان کۆتایی پێ نهاتووە خوا نەخواستە لە ئەگەری کۆمەڵێک هەتا بە شۆپۆلی دووهەمی هاتنی کۆڤید-19 لە ئەگەری هاتنەوەیە پێم وانە تەندروستی خوێندکاران لە پێش دەرچوون و خوێندن و بڕوانامەکەشیانەوە ئێستاکە بایکۆتەکە بۆم خۆناغا ڕەنگە لە شتێکی باش بێ بۆی خوێندکار زیانی بەر نەکەوێت باشە بەڵام پرسیارەکەی جدیەکە ئەمەیە لە ئەگەری ئەمەیە یانێ گریمان کۆڤید-19 لە مانگی 6 هەبوو و تۆش بایکۆتی ئەلکترۆنیش و ئۆنلاینیشەکەی ئەو کاتە هەر قوربانی خوێندکارەکەی خۆزانکۆ کێشەی نییە جیلێکی بۆ دوا دەکەوێت یاخۆ هەرچی کێشەی نابێ ئێوە بیرتان لەو ڕێگە چارەش کردەوە هەموو ئەگەرەکانتان لە یەکداوەتەوە بۆ بایکۆتکردنی ئەوە ئۆنلاین گریمان ئێستاکە باڵین گرفتی هەریژنا ئەلکترۆنیەکەش ئێمە یەک کێشەمانەیە لە ئێستا هیچ خوێندکارێک وتەنانەت مامۆستایانی جامیعەش نازانن تاقیکردنەوە بە ئۆنلاین چۆن نەکرێت یعنی ئەبێ تاقیکردنەوەکان هەر لە زانکۆ ئەلکترۆنیش کرا دوای خۆ تاقیکردنەوەکە هەر دەبێت خوێندکار بێتەوە تاقیکردنەوەکە ڕەنگە ڕۆژێک بێت و شوێنە بەڵام خێنا ئەو ڕێکاری تایبەت دەتوانی بگریتە بەرمەودای باشە بۆ هەفتە دەتوانین ڕێکاری تایبەت بکرێت و لە ژێر ڕێنمایەکانی وەزاری تەندروستی زانکۆکان بکرێتەوە ئێ باشە بازارەکان قەرەباڵغ بوو ئێوە ێوارن کە بچنە بازارە بینن بازارەکان قەرەباڵغ بوو هاتوچۆکان ئاسایی بۆتەوە ئێ باشە هەر لە سەرەوت زادەیەکە هاتوچۆ چۆنەکەن سیارەیە لە دەرەوەیە بووان کێشەنیە بەس بۆ زانکۆکان کێشە مۆڵەکان کراوەتەوە مۆڵەکان کە کرایەوەی تریانیتەوە ئەم گرفتانە لە بەردەم ئەهلیەکانی شا هەیە هەمویان بۆ ڕادەیە ئەمە نییە
چونکە ئەوان ساڵانی پێشوو هیچ نەبێت دەرچوونیان بۆ نمونە دەرەجەدانەوەیان بە ئۆنلاین بووە هیچ زانکۆیەک لە کوردستان کەمیان ئەینا زۆربیان تەلەبە بۆ لە زاخۆ تۆ بۆ زانکۆی سلێمانی بۆ دەرەجەیەک کاک سەداسەوە وەکو نوێنەری خوێندکاران داواکاریتان چییە چ لە مامۆستایان چ لە لایەنە پەیوەندیدارەکان کە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان زۆر باشە ئێمە یەک داواکاری سەرەکیمان هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەویش ئەوەیە ئەم سیستەمە با پەیڕەو بکرێت بەڵام با خوێندکارەکە بۆی داهڵ نەبێت تاقیکردنەوە تەنها بۆ زانێکمانەیە بۆ نمونە بۆ جێبەجێکردنی سیستەمی ئۆنلاین بە 5 خاڵ بڵاومان کردەوە لە ڕاگەیانێکە ئێمە 5 خاڵەکە کورد دەکەینەوە بۆ چەند خاڵێکیکەم یەکەم ئەم خوێندنەی کە دەخوێندرێ بە ئەلکترۆنی بۆ زانین بێداخڵ نەبێ دووەم دەتوانرێت زانکۆکان سیمکارتێکی فری بدەن بە هەموو خوێندکاران سێم دابینکردنی پێداویستیشی بۆ چییە؟ خوێندکارەکان خەتیان نییە زۆربەی خوێندکاران خەتی پێویستیان نییە یان ئەو خەتێکی هەیەە تۆ کە بەنیازی بە خەتێکی کۆڕک و ئاسیا سێڵداخڵی ئۆنلاین بی ناتوانانی باشە ئەمە بۆ کۆنتاکت دەبێت لەگەڵ کۆمپانیایەکی تر بۆ فێرکاریەکەش بۆی کە فێریش ببی هەر دەبێت بۆ نمونە ئۆنلاینەکانتان بۆ مەزبوط بکەن یعنی بۆ ئەمتحانش داخڵ نەبێت بۆ تاقیکردن ئێمە بە مەزبوطی بکەوە کاتە تاقیکردنەوەکانیشتان پێکات و بداخلیش یەکات منوتم سی هەر لە سەرەتاوە وتمان کاکە ئێمە لەگەڵ ئۆنلاینایی شتێکی باشە بکرێ بەڵام لەس کاتێکدا لە کاتێکا ژێرخانێکی ئایتی باشە بوو یان چۆم بڵێن چارەسەرەکان هەمووی گونجاو بوو هیچ کێشەیەک نەبوو بۆ خوێندکار هیچ گرفتێک نێتە بەردەم خوێندکار داخلی سیستەمەکە بێت ئێمە یەک هەڵوێستمان هەیە کە دوێشەی ڕامان گەیاند ئێمە لەگەڵ خۆپیشاندان نین لە مەسای ئێستا کاتی خۆپیشاندان نییە و خۆپیشاندان ئەهمیەتێکی جارانیشی نەماوە با لەوە کەمتر نەکرێتەوە خۆپیشاندان ئێمە لەگەڵ هەڵوێستەکەمان بایکۆتکردنی سیستەمە خوێندکاری جەگە نەچێتە ناو سیستەم و بەشداری ئەلکترۆنی ئۆنلاینەکە داوای لە خوێندکاران داوای ئێمە ئەمەیەکارەکەشمان بەجێبوو زۆربەی بەشەکانم نەکەن لە سیستەمەکات تا ئێستا چاوەڕێکراوە تا یەکی شەشیش با چاوەڕێ بکرێت ئەگەر وەساکە ئارام بووە با دەرگای زانکۆکان بکرێتەوە بەڵام ئێمە داواتان لە مامۆستایان چییە؟ داوامان لە مامۆستایان ئەوەیە ئەوەی کە خوێندکار داوایەکە پشتیوانی خوێندکار بکەن خوێندکار داوایەکە لە چەندین ڕووەوە بایکۆتی مامۆستایەکان لە گەرمیان و لە هەڵەبجە چی بوو؟ زۆر باش بایکۆتی مامۆستایان بۆ دوو حاڵەتە گەرێتەوە یەک ئەوەی کە موچیان پێنەدراوە دووش سیستەمی ئۆنلاین بەستەمێکی باشی نازان وازانکەوە ئەم سیستەمە تەنها بۆ دەستخۆشیە ئێمە ئێستا بە بڕای ئەمە ئەم سیستەم بۆ چۆنە هەموو زانکۆکە منافەسیانە زانکۆی سۆران زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین هەمووی منافەسێتی بۆی بڵاو بێتەوە بڵێ لە زانکۆی بۆ منە سۆران سیستەمەکە جۆن پەیڕەوکراوە بۆ یەک دەستخۆشی دەی تۆ تەلەبەیەک ژیانی تەلەبکە بە قوربانی بۆ دەستخۆشیەکەمە چ مانایەکی هەبێ لە زانکۆی وەکو سۆران سنامەیان بۆ ناردوینەڵێ تەلەبە نەچۆتە بۆ نوێ کلاس ڕوومەکەەوە غیاب درراوە گریمانم تەلەبەیە بۆ نەخەتینە گریمانە خۆش بوو گریمان کارەبای نەبوو بۆ ئۆنلاین و مۆبایلیان نەوت و ئۆنلاین دەبێت بە کۆمپیوتەر داخڵبی گوێ لە ئازارە دەگوێری بەدەم مۆبایلێکەوە ناگرێشتیوە کەواتەوەی ئێمە من محکومیە خۆشم لینکێکم لەگەڵ جامیعە هەیە ئەوەندەی تێگەیشت بم سیستەمی ئۆنلاین لەم کاتەیە و بگرە تا 2 ساڵی داهات و تریش لە زانکۆکانی کوردستان جێگەی قبول نییە و لە بەرژەوەندی هیچ خوێندکاران نیە بەڵام ئلکترۆنیەکە ڕەنگە مەجای تیا بێ مامۆستاوانەکەی خۆی تۆمار بکە لە ڕێگەیەکەوە ئیمێڵێک خوێندکار وەکو پێویست لێ تێناگات دڵنیا بە زیانی زۆری پێدەگات لە ڕووی زانستەوە حاڵەتەکەین لە ئەگەریکی ئەگەری خۆی تەلەبەکە لە ژوورەوە لە بەردەم مامۆستایە بووە ئەمە واقعەکە پێتەڵێم سەتا چەندی تێگەشتون لە دەر سەتا چەندی دەرچوون مامۆستا خۆی ئەڵێ تۆ گەربێت زیاتر بینیوتان نا 100 نییە مامۆستا خۆی کە دێتە ژوورەوە دەڵێ من لەوانەیە 150 نەگەێنم بە تۆ دەکەوێتەوە باقی دەکەوێتەوە سەر خۆت سیرکە کە لە تەلەبە لە بەردەم مامۆسایە دانیشتووە لە پۆلا 100 وەرناگرێ 100 تەلەبەش هیچ کات حاضر ئێستا تۆ بەتەمای بە ئۆنلاین 100 هەمووی گەرنتیان بکەیت من ناڵێم 100 دەرسێکی وەکو مادماتیکی کە سابیە بۆ نمونە 2 سلایدی دەوێت لەک پرسیار کە شەرعی دەکا مامۆستا 2-3 جار تەلەبە پێی دووبارە کاتەوە مامۆستا دووبارەیە کاتەوە لە چەندین شوێن ئەیگرێ باشە بەڕای تۆ ئەگەر لەمەیان لە 100 تێگەیشت پێ تەلەبە لە ناو پۆلە بە ئۆنلاینەکە 100 تێگە یان بە ئەلکترۆنیەکە هەچمان هەیە کە لە زانکۆ خۆدانەریشێ وەکو قۆناغەکانی دیکەی خوێندنشیکاریەکت بۆ بکە کە نمونەیەکت بۆ هەڵ دەکای دی تەلەبەی زانکۆ خۆی دەبێت زیاتر بە دوای باشە دەرس عملیەکان گریمان ئەوەش چارەسەر بوو ئەی باشە بەشی هونەرەکان بەشە وەرزشیەکان ئەمانە چۆن بە ئۆنلاین دەکرێت وەرزش
کاک سەردار کامێرەکەت بۆ بکات بۆ خۆت یاری مەهر ناکرێت تێبینی لەسەر ئەو قسانە هەیە فەرموو من تێبینەکەم چییە کە مامۆستایەکە هێتە ژوورۆ لە هەوڵەکان لە زانکۆیە عادەتەن ئەڵێ لە 150 عیدی من بێ لە 150 ئێوەن من لەگەڵ ئەو قسەکەشی زۆر زۆر جوانە ئەمە لە کاتێکا بێت تا لەبەن مەناقەشە بکە لەگەڵ مامۆستایە و پرسیار حەلکەن تۆ بیر کارەوانێ تا لەبەن مەناقەشە ناکات ئەبێ لە 100 چەندی ما بێتەوە بۆ تەلەبەکە تێبگە تۆ لەو بیکەرەوە ئەم جای کێشە هەیە ئێستا زۆربەی مامۆستاچێ بە PDF شتەکانە بە خوێنگەر وەکوایە چۆن نوێنەر هەبوو جاران بە PDF بۆ نێرە تاو ینی تۆ بیکەرەوە بابەتەکە شەڕ ناکەین من لەوە تێگەشتم بۆی بەڕاستی ئەو خوێندکارانش کێسە بینەرمان وا و مامۆستیان ڕۆ لایەنە پەیوەنددارانش ئێمە بینن باسی ئەگەرێکەکەین کەمە پێم وابێ وازەحە ئۆنلاینەکە چ لە هەموو حاڵەتێکە ڕەنگە بەرژەوەندی خوێندکاران نەبێ گریمان کۆڤید-19 کە ئیشەڵا بشکم بە قسەکەی من نەبێ وانە بێ ڕێگە نادا زانکۆکان بکرێنەوە کاک محەممەد لەو حاڵەتەیە ئێوە هەڵتان داوە ڕێنمایەکانتان تێبینەکانتان بەلایانی پەیوەندیدار بڵێن لە ئەگەری ئەم حاڵەتەیە تەنها ئەمەیە ببوورە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بکرێت لەو هەنەجەی خوێندراوە ئەمەی کە دەمێنێتەوە لە ساڵی شکا قەرەبوو بکرێتەوە چی تریش کاک محەممەد ئەفون کە بەداخەوە وەزارەتی خوێنی باڵا ئەو لیژنەیە کە لەگەڵ یاەتی ئەوەی کەیڵێن جێبەجێ ناکرێت لە میدیاکان لە 1-2 میدیا ئاماژەی بەوە کرد زانکۆکانش لە تیا بەشدار بوون ئەمە ئێمە چاوەڕێکین تا مانگی 5 و مانگی 6 تا کۆتایی مانگی 5 چاوەڕێکین ئێمە دەست بە ئۆنلاین ناکەین بەڵام بەداخەوە چاوەڕێیان نەکرد ئەمە ئەمڕۆ دەستی پێ کردو ئۆنلاین زۆربەی تەلەبەش بەشداری نەکردووە یان ئەوان بیر لەوەش ناکەنەوە سیستەمەکانیان زۆر سەقەتە بۆ سایتی ئۆکێ باسمان کرد هاکراوە کێ ناڵێم شەو یەکێ لە زانکۆکانی کەش هاک ناکرێت ئافۆر من پرسیارێکم ئەمەی کە ئێستا بڕیارە دەیخوێنە لە هەنێک لە زانکۆکان بۆ زانی نییە بۆ ئیمتیحانیشە بۆ تاقیکردنەوەیە بۆ تاواکردنی مەنهەج هەتا ئێستا ئەڵێن بۆ تاواکردنی مەنهەج بەس خۆی بڕیاری وەزارەتیش نەدراوەتە یاسا چاوەڕێی وەزارەتی خوێندنی باڵان بڕیارێکی فەرمی دەربکات کە ئایا ئەمەی دەخوێندرێت داخل دەبێت یان نە بەڵام ئەوەی کە من ئاگدار بووم پەیوەندیم هەبێ لیژنەی وەزیری لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان هەل لە سەرەتاوە لەگەڵ ئۆنلاینە نەبوون دواتر ئاماژەیان بەوە کرد کەوا ئێمە لەگەڵ ئەوین کاتێک کەوا داڵ نەبێ بۆ ئیمتیحانەوە بابەتانێک کە بە ئۆنلاین خوێنێ بەڵام جێشتا وەزیری خوێندنی باڵانجومنی وەزیران قەراری لەسەرەوەدا و چاوەڕێی ئەوە زۆر باشە کاک سەردار زۆر بە کوردی لە بەریش دەرفەتم نییە گرفتەکانی خوێندنی ئەلکترۆنی گرفتان هەیە تەلەڤیزیۆن هەموو کەسێتی لە ماڵ هەلێک تا 100 کێشە بە خوێندکاری تێ بۆ تەناوە ناتوانێت پرسیار بکە تەنا ئەوە نییە کاکە لە نەبوونی خزمەتگوزاری وەکو دابینکردنی هێڵ ئینتەرنێت لە نەبوونی ژوورێکی تایبەت بۆ خۆی ئەگەر تەلەڤیزیۆنێک هەبێ بۆ من مشکلەت چییە تەلەڤیزیۆنی پەروەردەی کوا لە خوێندنی باڵا ئەگەر هەبێ دوێنێ دانرا بۆ پەروەردە سوێنە دان خۆ حکوومەت ئەوەی پەروەردە دەمێت زۆر ئاسایی ئێمە لە ئێستا فیشی هەیە تاوەکو ئێستا زۆر ئاسانە ئەمە ئاسانەکرێ بۆ حکوومەت بەڵام کاک جەلال لە ڕەنگە جامیعەکان تۆ دەیان قسم بەڵام بە کاتژمێر دەتوانێت دابەشی بەڵام کاک جەلال هەل لە زاخۆتا خانەقین کوردیار لە مەنهەجی مەکتەبە وایە وانە بەڵام زانکۆی سلێمانی بەشی فیزیا بۆنە دەرزێکی خوێنێ لە مەرحەلەیەک لە هەولێر مەرحەلە 4 دەرزای خوێنێ مەنهەجەکە جیازە توانێت لە 200 تەلەڤیزیۆن هەیەێتەوە کات زۆری زۆر باشە بۆ هیوایی کە هەرچی هەبێت پرۆسەی خوێندنی ئەم ساڵ فەشەل نێنەوە قوتابی لەوە زیاتر بێ هیوانە بێت کە بە تایبەتی خۆی دۆخەکەەوە بە گشتی پرۆسی خوێندنی ئێمە ئومێد دەکەین ئینشاءالله لە دوای جژن لە یەکی شەشەوە داوامی زانکۆ پەیمانەکان بکرێتەوە پێم وابێ لایەنە پەیوەنددارەکانیش ئەوەندەی من نازانم هیچ بڕیارێکی فەرمی ڕسمیم نەبی گوێ لێ نەبووە بەڵام بە هیچ شێوەیەک وەزارەت ئەوەی بزانم ئایلانی کردووە لەگەڵ ئەوەیان نیە کەوا خوێندکار بێتە قوربانی ئەم ساڵی بۆ حساب نەکرێ و یونسکۆ وەکو ڕێکخراوێکەوە ئەتراف بە کۆمەڵی بڕوانامی نێودەوڵەتی دەکا ئەم ساڵ چۆنڵی جۆرێک لە هەنێک ڕێنمایی و هەنێک شلگیری کردووە لە هەموو جیهان بەگشتی لەگەر کوردستان کوردستانی ژەر بەشێکە لەو بڵین قوربانی کە هەموو جیهانی ئێستا گرتوێتەوە هیوادارین قسەکانتان گەشت نەجێ و وەروەها بژگە نەجێەوە تووشی گرفت نەبن بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوەش بۆ تەواوی خوێندکاران و مامۆسایانی بەڕێز و سەرکەوتن بۆ هەموو یەک پێیان هەر خۆپیشاندان هەشتێککرێ ئێمە لە ئاگدارین چونکە ئێمە لەگەڵ خۆپیشاندانانی تەنها ئێمە لەگەڵ یەک حاڵەتین کەوا داوا لە خوێندکارانەکەین لێرەوە بایکۆتی سیستەمەکە بکەن ئەوەشی لەو سیستەمەکە بێتە دێرەوە چونکە دڵنیا بێ بەرژە
پیاوەندی تویتیانێ چجایەوەیکەوە باس لەوە کرێکەوە خوێندکار سەرکەوتوە بتە گوێ بۆ قسانە نێتکایان لەکەین لە هۆڵەکانی ستەمی ئۆنلاین بێنە دەرەوە بەی شێوەیەک بەی شێوەیە پابندی ستەمی ئۆنلاین یاخۆ ئەلکترۆنی یان ڤۆیسەکان نەبن ئێمە داواکەین لە وەزاری خوێن بەڵە جەخت کاتەوە لە وەزاری تەندروستی کەوا لە 1/6 داوامی سەنگ و پەیمانەکان بکرێتەوە. زۆر سپاستانەکەین. بنەرانی عزیز لەناو باس و خواسی پرۆسی خوێندن دێنە دەرەوە دەچینەوە لای تەوەری دروستکردنی شیرینی و خواردن با بزانین خاتو نزار نەسرەدین ئەمڕۆ کە شیرینی لقمە قازی بۆ حاضر طبعا زۆر خەڵگە لقمە قازی ئێستا دروستەکە بەس بزانین نزارخان چۆن دروستی دەکات بۆمان پێکەوە بینەری دەبین. تەنها و هەمیشە بە ناوی خوای گەورە و میهرەبان منزار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەم ئێوارە پیرۆزی مانگی پیرۆزی ڕەمەزانی شاهاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینێکی زۆر ناسرا و شیرینی لوقمە قازیە. خۆشەویستانی من پێکاتەکانی زۆر ئاسان و زۆر سادە لە هەموو ماڵێکە هەیە ئەتوانین دروستی بکەیت. 2 کوب ئاردمان هەیە کوپێکی شاستە و ئەم کاستەرە 2 کەوچ کاستەر خۆم ئیزافەم کردەوە توانین تێشی نەکەی 1 کەوچک شەکرەوردە لەگەڵ ئەمەش خومرە 1 بروشە خوێ لەگەڵ هەندێک ڕەنگەکەش هەر ئیختیاریە ڕەنگەکەش هەر ئیختیاریە بە ئیختیاری خۆ دەتوانێت ڕەنگی پرتەقاڵی ڕەنگی خواردن ڕەنگی سوور ڕەنگی پرتەقاڵی هەر ڕەنگێک بەکاربێنی ئەتوانی تەنها ڕەنگێک بە لوقمە قازیەکەمانەیە. سەرەتا ئاردەکە دێنین ئەوە بیریشم چوو شیرەک ینی خۆ ناکری ئەم پێکاتانە هەروە بە وشکی تێکەڵکەی شیرم هەیە من ئەمە ئەو کوپە شیرەیە پەرداخە ئەن پەرداخە شیرە تۆ توانی ئاوی شلەتێن دانی بەڵام 2 کەوچک شیری وشک بەکاربێنی بەڵام ئەگەر هەبوو شیری تەڕ بڵێن شیرە پاکەتەکان ئەگەر هەبێ باشتریشە شیری خۆماڵی بێ. ئەمە 2 کوپە ئاردەکە دێنین خومرە و خوێ 1 کەوچک خومرەمان بەسە خوێکەش 1 بروشە تێکەڵم کرده بووم قەرەباڵخینە ئەوە هەریکە تۆزە شتێک بکەمە قاپێک و دای بنێم لە ئەمەشدا کاستەرمان هەیە و خوێمان هەیە و ڕەنگی خواردنمان هەیە ڕەنگی زەرد ینی هەم معنی قیاسەکان کەم بوون بۆیە ئاوا تێکەڵم کردوون ئاوا جوان تێکەڵ یەکەین ئەردەکە ئەگەر ئاردی کێک بێ باشترە ئاردی کێک بێ لوقمە قازەکەی ناسکترە وەک لەوەی کە ناتوانانی بە ئاردی ماڵەوەش بیکەی بەس ئەگەر ئاردی کێک بێ ناسکترە و بیریشم نەچێ ینی ئەم پێکاتانە کە تێکەڵی ئەەکەین ماوەی 1 سەعاتمان ئەوێت بۆ ئەوەی لەبەرۆی خومرە هەیە لە پێکاتەکەیە جوان هەویرەکەمان کوردەواری ئەڵێ هەڵبێت. و ئەم شیرە من ئەڵێم ئەتوانیت لە جێشی ئاوی شلەتێن بەکاربێنی ئاوی احتیاطی بەکاربێنی بەڵام لە پێکاتی ئەم ئاردوونی شاستە وشتا گەوچک شیری وشکە هەبێ ئاوا بە تااقەت من خۆم حەزم لێتی ڕەنگی لوقمە قازیەکەم تۆزێک جیاواز بێ یعنی ئەو ئیختیاری خۆتە تۆ ئەو ڕەنگەی چۆن ئەەکەی چۆن نایکێ هەر بە ئار دەستپێکە ئیکەی جوان ئاوا تێکەڵ یەکەین تا هەویرێکی مەتاتیمان بۆ دەرەچێ. توانی بە میکسەری کارەبایی جوان تێکی بێ
بەڵێ خۆشەویستان ئاوا جوان هەویرەکەی ئاوا مەتاتی هەویرێکی جوان دەرچێت وتم ڕەنگەکەی من خۆم حەزم لێتی ڕەنگێکی هەبێت یعنی لوقمە قازەکەم ڕەنگی پرتەقاڵیم بەکارهێناوە ئاوا جوان خەریکی بە کەوچک هەتا وەکو هەویرێکی مەتاتی جوانمان بۆ دەرەچێ و پاشان دای ئەپۆشین بە فالکۆن بۆ ماوەی 1 سەعات ئەمە جوان هەویرەکەمان دروست بووە بۆ ماوەی 1 سەعات جێهێڵین تاشیلەکەی بۆ ئامادە ئەکرێ و ئەوانە ئەمیش بۆ خۆی هەڵێت هەویرەکەمان بەڵێ بەڕێزان ئێستا هەویرەکەمان ئاوە هەویرێکی جوانی مەتاتیمان بۆ ئامادە بووە ئاوە هەویرێکی جوانمان بۆ دروست بووە ئینشاءالله تقریبا سەعاتێک جێهێڵین فالکۆنەین بەسەریە تا جوان هەویرەکەمان هەڵێت بەڵێ بەڕێزان ئێستاش ئەم نایلۆنی فالکۆنە ئەین بەسەریە یا الله بۆ ماوەی سەعاتێک جێدێڵین هەتا وەکو جوان هەویرەکەمان هەڵدێ هەر هەڵدێ هەیە وڵی نازام لە کوردیە لە ڕادیفی کوردەواریە من هەرەوە شکە بم هەتا وەکو جوانە و هەویرە من ئامادە ئەبێ بۆ ئەوەی کە بکەین بە لوقمە قازێک وەڵە بەڕێزان ئێستا هەویرەکەمان ئامادەیە دوایەوە سووریەکەینەوە دوای سەعاتێک بەڵێ بەڕێزان ئێمە پاشەوەی کە هەویرەکەماندانە بۆ ماوەی سەعاتێک لێ گەڕین ئێستا دەست ئەکەین بە ئەوەی کە لەناو ڕۆنە سووری بکەینەوە من پێشتر ڕۆنەکەم بۆ گەرم کردووە کەوچێک دێنم لەگەڵ کەمێک زەیت کەوچکەکە با کەوچکی زەڵاتە بێ یعنی هیچ چارەیەکمان نییە ئەبێت ئاوا بەدەست هەویرەکە دەربێنین و ئاوا گونکی خڕخڕ دروستکەین بەڵێ بەڕێزان ئاوا ئەیکەنە ناوی دەستمان ئەو کەوچک و زەیتەم داناوە بۆ ئەوەی کە هەویرەکە نەگرێتە خۆی ئەوە کەم کەم دەریبێنن بەس پێویستەکە ڕۆنێکی زۆری بۆ گەرمکەی مە لەبەرەوەی بۆ بەرنامە بوو زیاتر نەمانێڵا هەویرەکەمان بڵین کاتمان نەبوو زیاتر دای بنین ئەگین هەتا هەویرەکەی دابنی جوانترە زۆر کەس کێشەی لەگەڵ ئەو شێوازی بڕینایەتی هەر ئەوە ئەیخەینە ناوی دەستمان و دروستە بێت بەس ئەو ئاگرشی زۆر گرنگە ئاگرێکی تاڕادەیەک هێواش بێ لەبەرەوەی ئەگەر هەر خۆت بە تەنها بیکەی لە ماڵێ تۆزێک ینی فریای ناکەوی پێشتر ئەبێ شیلەکەیت ئامادە کرد بێ بۆ ئەوەی شیلەکەی سارد بێ
هەر ئاوا لەبەرەوەی ئەگەر ئاگرەکەی سەرێع بێ دەرەوەی ئەسووتێ ینی ناوەوەیشی نابژێ و ناوەکەی هەویرە بێ ئاوا جوان لێ ئەگەڕین بە ئارەزی خۆی جوانم جوجو ببرژێ بەڵە خۆشەویستانەوەی ئێستەیش من ئاگر لا ئەبم لوقمە قازیەکەم جوان سوور بۆتەوە شیلەکەم پێشتر ئامادە کردووە لوقمە قازیەکەی بە گەرمی ئەکەمە ناو وەڵە بەڕێزان ئێستاش لوقمە قازیەکەمان ئامادە بووە لە بڕۆی من ئەم قاپە بچووک بوو شیلەکەم تێ ئامادە کرده بوو پێشترەوەم کە ئامادە کردبوو لەناو قاپەم گرت بەم شێوازە خۆشەویستان لوقمە قازیەکەمان ئامادە بووە ئاسانە بەس تەنها تۆزێک شێوازی هەویرەکەی هەویرێکی مەتاڵی جوان بێ ئەوش بە کەوچکی زەڵاتە لە کاتی تۆزێک خانمان کێشیان لەگەڵ ئەو بڕێنە هەیە کە ئەکرێتە ناوڕۆن لە کاتی ئامادەکردنەکەی بۆ ناوڕۆن ئەتوانی کەوچکێکی زەڵاتە کەم لە ناو دەست بیبڕێت و بیکەیتە ناو ڕۆنەکە بەڵام ڕۆنەکەی گرنگە زۆر بێ لەبەر ئەگەر ڕۆنەکە زۆر نەبێ ئەوە لوقمە قازیەکە پان ئەبێتەوە و جوان دەرناچێ بەڵە خۆشەویستان ئێستش بەم شێوازە هاتنە کۆتایی دروستکردنی لوقمە قازیەکە هیوادارم بەدڵتان بێ بتوانن ئێوەش لە ماڵەوە دروستی بکەن و پێشکەشی خانەواتدانی بکەن ڕۆژ و تاعات و نوێژی هەموو لای قبول بێ تا ئەڵقەی داهاتوو بە خوای پەروەردگارتان دەسپێرم خواتان لەگەڵ ماڵپاناوەدا دەچینە هەولێر بابزانین لە بازاڕی هەولێر چی دەگوزارێت پامێرمان لەوێ ئیمران ئەمیر ئامادەیە ئیمران سڵاوی خوا لێبێت تاعاتت قبول دەنگ و باسی بازاڕی هەولێر چییە؟ ئەڵێ ئاسمانی پێیان دیارە بازار لە دوایەوەی کە کراوەتەوە جموجۆڵێکی پێکەوتووە و ئێستاکە و بازاڕی من لێوەستاوم بازاڕی شێخەڵاینەوە کە بازاڕێکی دێرینی شاری هەولێرە و زیاتر بە بازاڕی هەژاران ناسراوە بازاڕی شێخەڵا هەروەکو گەر وێنەگرەکەم هاوکار بێت لە وێنەکان نیشانی بدا بازاڕێکە زیاتر دەستگێڕ و عەرەبانە و ئەو بابەتانەی تێدایە و زیاتر هەژارەکان بۆ دابینکردنی پێداویستەکان سەردانیێرە دەکەم من یەکێک لە فرۆشیارەکانی ئەو بازاڕم لەگەڵا مامە پێم بڵێ بازار ڕۆزع چۆنە والله بازار لخرابية آخر درجة لخرابية بازار يعني وش خوي لنا هاي وش بيش كورونا شو اللي جابته خلاتنا هر روز بروز خلاتنا بي تيجي دكيت وليرة والله وانا فلوس تندد إيش كرديا بازار والله أورو لواني 10,000 كم إيش كردي بما هي وقازاندش بما هي وقازاندش أجيش استاك باسيوت كت باسكان يان راقرتي بتسهات شو دكيت والله بتاكسي بتاكسي مري اللي درديني لقى تاكسي كل والله جا روزوي هي درديني وروزي لسق هذا مو أجي روزوي لسق هذا بيو روزوي بعد 6,000 نافروش خو روزوي بعد 6,000 نافروش بازار هيش نما أنا صفرة تحت الصفر ما باش هو كارتيا بازار ولايات اللو والله يعني. كان لا أوي بريمس معاش نادري ياك معاش نادري جوام لبك أو كوروني عالم هذا زوري ده بارنا بكاكا وش عالم بس بيت بازاري وش بارنا بي أتو ما ولا ماري وهيزي شدنا كرده أمن والله مانجا كدر وشان لدوري بالساني ومزاين سلخاني خدان مصباحي تنبارا
أري والله خلاص دەبی وڵا خلاص أبي إنشاء الله خوش شبيلو عالمي خوا خوشي كوا لەگەر ڕۆژێکوی ڕۆژی لەگەر ئەو گەرمای لقى أو قال ما يزوري باشم هێشتا گەرمادا ناجە گەرە لەگەر ڕۆژیە خۆ الحمدلله بەڕۆژیە من ڕۆژێ ناخۆ الحمدلله کاکزەلا حەز دەکەم لێرە بەشێک لە خەڵکی تری بشدوێنم ئەمە دیارە عەرەبانەیەکی فرۆشتنی پاقڵاو و شیرینیە ئەرێ بازاڕی تۆ چۆنە بەخۆ والله براگیان بازار باشە الحەمدلله خراپ نییە بەس وەکو جاران نییە وەکو ساڵانی قاب نییە لە دوای ئەو قەرنتینە و ئەو ویروسی کۆرۆنایە خەڵق کەمتر لە دەرتێن بەس ئەوە موچیانیش نییە بەس هەندێک بازار کەزە ئەمما الحەمدلله باز خراپ نییە خوا گەورایە انشاءالله نەبوونی موچە کاریگەری بەسەر بازار و پاقڵاوی شیرینیی ئاواش کردووە کەڵانێ 2000 بێ بڵێ نەبوونی موچە ئەو باس وەکە خەڵق پاریان نەبوو بە ئاسایی ناژێن بەس ئەو مەسرفەکانی زۆر بیا خۆ ئەو فەردی ئارد و ئەو زیت و ئەو هیلکە و هەموو باس وەکە خەڵق ناتانی بە ئاسایی وەکو جاران ژیان دەکەی چاوێکی من چاوێت ماش بەڵێ کاکزەلا لەمە دیارە بازاڕی شێخەڵایە کە خەڵکی شاریە و لێ تقریبان ئێواران زیاتر سەردانی دەکەن دەبزانی لەگەڵ ساڵان فەرقی کردویان هەرزانتر بۆ یان گرانتر بۆ باشەوە دەتەوێت شیرینی بکڕی کاکشوانە ئێستا کیلۆیت بۆ پرسم ئەرێ ئەم شیرینیە کیلۆ بەچەنە ئەو شیرینیە ئایستا کیلۆ بە 4000 لە بەرێکل هەنجوینی تێدایە هیلکەی تێدایە مەسرفەکەی زۆرە کاکە ئەمە بەچەنە فرقی نییە ئەوە لە بەری حەویرەکەی لە یەک چش ساز دەکرێت بەس شکلەکەی گۆریاوە سێکە لەکوێ دروست دەکرێت ئەوە لە مەمەن دروست دەکرێت بە خاوەنی دروست دەکرێت یەکتو مامۆستا هەن هەم ئیرانیان هەم عێراقیان بە یەک سازێ دەکەن و چشتی باش دەدەن چاوێ خۆش بێ کاکشوان شیرینی بەبێ شەربەت و ئەمانە ناخورێ با بچم پرسیاری شەربەتەکەشە بۆ بکەم بزانی شەربەتەکە نرخی چەنە و بەچەنێکە و بازاڕی ئەوان چۆنە کاکە سلااوتان لێبێ باش قوربانی چاو مازە لەگەڵ بازار چۆنە فەرقی لەگە پار و پێرار و بەس الحەمدولله ئەدە بێنە الحەمدولله وایە ئێوە چ شەربەتێکتان هەیە هەموو ئەنواعە مێوژێ هەنارێ و پرتەقالێ و تەرمەندی هەیە قەیسیە بەخۆمان دروست دەکەم بەڵێ باشە نرخی چەنە ئێستا بۆ نمە شەربەتی پار بە 2000 ئێستا 1000 مان کردیت بە 1500 ئەم بێ موچەیەکە خەڵک ماوەیەکی زۆرە موچێ وەرنەگرت و کاریگەری بەسەر بازاڕێەوە کردووە خودەسە هەموو کەسەکە هەمووە عامە شتەکە ئەمە نیمە هەموویانە شتەکە عامە خەڵک تەنانەت شەربەتێک کە بە 1500 کەمی کردیتەوە ئارێ ئەجوو کارەکەمی کردەوە دەست خۆش بێ کاکزەلا دیارە سەعاتێک ماوە ڕۆژ من حەز دەکەم دوکانێکی تری شت بۆ بدوێنم بۆ بینێرانی کەناڵی پێیان سڵاوت لێبێ برا چۆنی باشیت بەخێر بێت ئەرێ بازار چۆنە بازار الحەمدلله تا حدێک باشە بەس بەڵام بری باشی 100% هەموو بازار نەکەرمی من بەعام بازارەکە تاو لە پێش ئەم کۆڕۆنایە شەراوە خراپ بوو یان ئێستا بە تایبەت ئاوای لێ هاتووە تا حدێک باشتر بوو بەڵام ئێستا هەر زۆر خراپ بەڕاستی زۆر خراپە کە دەڵێن ببوورە کە دەڵێن باشەمە بەسمان باشەوە نییە ینی هەر نەبی بەڵام ناکاتە عەدی کرێ ناکاتە عەدی مەسەلەن ئیسفادەک زعمەت بڕە قڕز بووە ئێستا زۆر کاری کرێتان بۆ دەرناچێت لەگەرەوەی ناوەڵە دەرناچ ڕۆژانە چەند کاتژمێر دوکانەکە دەکەوە وڵای تر عادەتی 8 لۆ 6 هەر عادەتی وایە ساعت 6 لە دوکانە تقریبا ئارە لە زارۆ خۆشمان تاقیکردن و زیاتریش پێین بڕێک استفادە بکەین بەسەری استفادە کێشەکە چییە ینی لەبەر چیە و بێ بازاڕی هۆکارەکەی بۆ چێ دەگەڕێنەوە کێشەکەی بەعامە و کێشەکەش بۆ چێ بگەڕن و زیاتر حکومەت بەرپرسیاری شتانێتن بێکاری خەڵک لە بێ موچەی لە بە ئەو کێشان ئێستاوا دەیبینی هەر زیاترەوانەیە سەردانی تۆ بکە نەتوانێت تەنانەت پێداویستیانەوەی تۆ کاتی موادی مبەردەمانە خاصن پوشی مبەرز سندکردان کەس دەڵێ دەسم دەی شۆمەوە نەبەی ناتوانم بێکڕم ینی پوشەکەی دەشۆمەوە دووبارە پوشی مبەردەی بە چەندیە بە 5000 هەر ساڵانە زیادیش نەبووە 5000 توانین دابین تاقمەک ناگوتی دەسم دەی شۆمەوە ساریش کەواتە دەیکەمەوە دووبارە دەی شۆم دایدەنێمەوە دەستە خۆش بێ زۆر بەخێر بەڵێ دیارەوە کە دەبینەوە ڕەوش و گوزەرانی بازاڕەکانی شاری هەولێرە کە دەبینی بەڕاستی بەهۆی دابەژنەکردنی موچە جۆرێک لە قەیران بەسەر تەواوی دوکاندارەکان داهاتوە بەڵە جۆم لێتە زەمان بازاری شێخوڵڵا هەم بۆ شوان و هەم بۆ من یادەوەری خۆشی تایە چکە بە تایبەتی و ساڵانی کە لە هەولێر وەرگیران لە زانکۆپەی مانگا عادەتەن قوتابیان ئەوانەیە کە لە بەشە ناوخۆیی بوون زۆرترە چوونە ئەو بازاڕە زۆر بیریشیان 4 ساڵ لەوێ داوینیان نەکرد بازانەوە شەربەت فرۆشەشم ناسی وابزانام لایم جاکاک جەلالەوە تازەش سەیرمە کرد ینی قوتابیەکی زۆر ئەو قوتابیانەی کە لێرەش ماونەوتەوە
قوتابیەکی زۆر بزڵبت قوتابیانی داخلی بەهۆیەوەی کەم بازاڕەیە بەوە ناسراوە کاڵاکانی هەرزانترە لە چاو بازاڕەکانی تر و هەموو پێداویستێکی هەیە لەسەر عربانەکان تەواوی پێداویستەکان دەتوانی دابین بکەی بۆیە بێگومان قوتابیەکی زۆر سەردانی دەکەی ئەوەش لە داخلی بوون بێگومان شارەزایتان لە بازاڕی شێخەڵڵا هەیە لە بازاڕی شێخەڵڵا کاک جەلال هەر ناوەکەی بەخۆیەوە دیارە کاک شوان ڕێک ینی هەموو شتێکی لێە ئیتر بە شێخەڵڵا هەر کەسێ بانگەکە بۆ کاڵاکەی خۆی وەزعی شەوانی هەولێر بە لە دوای کاتژمێر 6 ئێوارەوە تەواو هەموو هاتو چۆ ڕدەگیرێت چکە دەزانی شەوانی هەولێر بازاڕی ئێسکان پێش خاصن لە ڕەمەزانان زۆر قەرەباڵ بوو بزانین ئێستا شەوانی ئیسکان چی هیچ کەس دوکان و بازار ناکرێتەوە بەڵێ کاشان دیارە قەدەغی هاتو چۆ لەم دوایە درێژ کراوە بۆ سعات حەوت واتە تا کاژمێر حەوت تەواوی بازاڕەکان بوونی هەیە تەنها چێشتخانەکان نەبێت بەداخەوە ئێسکان تاوەکو ئێستا کەش نەکراوەتەوە دوکانەکانی ئیسکان هیچ کامیان تەنها خواردن بەشێکیان بە دلیڤەری دابین دەکەن ئەگەنە بە تەواتی داخراوە شەوانی ئیسکان وەکو تەواوی شەوانی شاری هەولێر وەکو زۆر شوێنی تر داخراوە. زۆر سپاس بۆ پێیانێرمان ئەمیرانەبی لە شاری هەولێر لەگەڵمانەوەی بە هیوای هەر بەردەوامی و ئاوەدانی بازاری شێخوڵڵا و هەولێری پایتەخت سپاس بۆی کە لەگەڵمان نبووی. بینەرانی عزیز بەرگەوابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیچ دەرفەت نەماوە تا بەرنامەیەکی تر ماڵتان ناوە خواتان ئەسپێری خواتان